پێکەوە هاوکارم بۆ بەرەپێشچوونی زانست و هونەری سینەما لە هەرێمی کوردستان. لە هەموو جیهان ئەمڕۆکە یادی جیهانی سینەما دەکرێتەوە، کەرنەڤاڵ دەکرێت، کار و چالاکی بەڕێوە دەچێت، کۆڕ و کۆبن و سیمینارات دەکرێت. ئێمەش وەکو بەرەبەتی سینەمای هەولێر و باشمان زانی لەو یادەیە بێدەنگ نەبین، کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆر نمایش بکەین کە ئەمڕۆکەوەی کارمان لەسەری کردبوو. ئەمڕۆ ئۆپینیجی ئەو کەرنەڤاڵەیە بوو، بەردەوامی دەبیت بۆ ماوەی 1 مانگ ڕۆژانە چالاکی دەبێت لە نێو سنووری پارێزگای هەولێر لە شار و شارۆچکەکانی. لێرانە خەریکە ڕسمکردن دەبن. باشە ماگەلەر دەبیت. ئەو ئاستێکی زۆر باش ڕۆیوە بە حکمی ئەوەی فیلمە کوردیەکان ئێستا شان بەشانی فیلمە جیهانیەکان بەشدار دەبن لە فیستیڤالە نێودەوڵەتیەکان. ئەوەش جێگای دڵخۆشی ئێمەیە. چەندین فیلممان لەم ساڵدا لەم ساڵە قەیراناویە لە بەشی پێشبەشی فیستیڤالە نێودەوڵەتیەکان بووە بە هەوڵ و هیمەتی سینەماکارانی کورد وا دیارە خۆبەخشانە کاریان کردووە. بۆیە من پێم باشە سینەمای کوردی پاڵپشتی زیاتری هەبێت هەم لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان هەم لەلایەن کەرتی تایبەت. رکفرا و هاریکات نوا کمپا شار یادم را باید چندنا فتری صد دارد نوا کمپ پیدا که ابرو کم همین رکفراوت نوا کمپ پیدا گل کارگریا کمپ گل پلیسن کمپ گل وجهات کمپ گل گنج و به پسن کرتا ما هوا خودست بکر ام دارات چی نوا کمپ پیدا و بخمتن ده کو جانیه که بخیدن نوا کمپ پیدا هر واسه خلقی کمپ پس بتر کو برای جان علی هی. Мы приехали из Москвы, и традиция отмечать Новый год, конечно, отмечаем всегда дома вместе с семьей. Сегодня мы в Санкт-Петербурге, потому что решили детям показать все достопримечательности. К Новому году я начала готовиться уже за месяц, выбирала себе платье, делала себе маникюр, вот. А также выбирала подарки своим родным и близким. И это было тяжело, но мне это очень нравилось и доставляло большое удовольствие. Желаю всем хорошего настроения, позитивного, чтобы они были целеустремленными, добивались и достигали своих целей. Вот, и всего самого-самого светлого, чистого, яркого и приятного в этом новом году. Чтобы ваши мечты реализовывались. Вот.